نەتەوە یەکگرتوەکان ڕایانگەیاند لە کاتی نۆژەنکردنەوەی مزگەوتی ئەلنور لە مووسڵ 5 بۆمبیان لە دیواری مزگەوتەکەدا دۆزیوەتەوە کە ساڵانێک لەمەوبەر لەلایەن گروپی چەکداری داعش چێنرابوون. نوێنەری ئاژانسەکە بە ئاژانسی هەواڵی فرانس پرێسی ڕاگەیاند 5 ئامێری تەقەمەنی گەورە کە ئامادە کرابوون بۆ ئەوەی وێرانکاریەکی بەرفراوان لە شوێنەکەدا دروست بکەن لەسەر دیواری مزگەوتەکە دۆزراونەتەوە. یونسکۆ دەڵێت هێزە چەکدارەکانی عێراق دەست بەچێن ناوچەکەیان پاراستۆ و ئێستا دۆخەکە بە تەواوەتی کۆنتڕۆڵ کراوە. دەشڵێت توانرا بۆمبێک لا ببرێت بەڵام چوارەکەی تر بەیەکەوە بەچراونەتەوە و دەشێت لە چەند ڕۆژی داهاتوودا پاک بکرێنەوە. ئاژانسەکە ئاماژەی بەوەش کردووە ئەو ئامێرە تەقەمەنیانە لە ناو دیوارێکدا شاردرابوونەوە کە بە شێوەیەکی تایبەت دیوار بە دەوریاندا دروست کرابوو. ئەمەش وای کردووە نەتوانرێت بە ئاسانی بدۆزرێنەوە. مزگەوتی ئەلنوری مووسڵ و منارەکەی تەنیشتی مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ سەدەی 12 لە کاتی ئازادکردنی شارەکەدا لە دەستی داعش لە ناوچوون. یونسکۆ دەستگای ڕۆشنبیرینەتەوە یەکگرتوەکان کار بۆ نۆژنکردنەوەی شوێنەکە و شوێنە مێژوویەکانی تری شارەکە دەکات کە بەشێکی زۆری لە شەڕی دژی داعش بۆ ئازادکردنەوەی شارەکە لە ساڵی 2017دا وێران بوون. هەرەو مزگەوتەی کە ئەبوبەکر بەغدادی ڕێبەری ئەو کاتەی داعش لە ساڵی 2014دا دامەزراندنی ئەو گروپە چەکداریەی تێدا ڕاگەیاند. لە ساڵی 2017 شارەکە لە چەکدارانی داعش پاکرایەوە.